ڕێز و خۆشەویستی هاوڕێیان، ڕێز و خۆشەویستی بۆ ئێوەی بەڕێز. هاوڕێیان، سەقسە و بازە ستیرۆری شەهیدی فەرماندە نیازدەرگەڵەیی دەکەین. ڕووداوەکە چۆن بوو ڕەنگە یەکەم لایەن دەبین کە ئەو قسە و باسانە دەکەین. کۆمەڵێک زانیاری بەردەست ئێمە کەوتێ چەند ڕۆژەکە، ئیتر دەمانەوێت قسە و باسی ئێسە بکەین. خێربێن سەرچاوی ئێمە، سەرچاوی ئێمە هاوڕێیان، سەرچاو هاوڕێیان. سا باز لەو تیرۆرە سیاسیانە دەکەین، تایبەتی تیرۆری فەرماندەی سەربازی یەکێتی نیازدەرگەڵەی. بەخێربێن هاوڕێیان، هەر یەک دوو دەقا ئەوە دەکەین تا چەند هاوڕێیەک دێتە ژوورەوە. سەرچاوی ئێمە هاوڕێیان، سەرچاو هاوڕێیان بەخێر بێن. سەرچاوان هەندێک قسە و باس. بەخێر بێن هاوڕێیان، ببوورنم کاتەکە ئەوەندە پێم دەکرێن لە قسە و باس بکەم، بەڕاستی نابیت دەیگەڕێن بە هەر لەو پەیجە بیتم. بەخێر بێن هاوڕێیان، سەرچاوی ئێمە هاوڕێیان تیرۆری فەرماندەی سەربازی یەکێتی نیازدەرگەڵەیی. بەڕاستی خەبەرەکە من بخۆم چاوەڕێم دەکرد زۆر گفتوگۆی لەسەر هەر بگری وەکو هەم کەیسەکانی کە بەدواتچوون بکرێ، بەڵام هەتا میدیای سێبەر یەکێتی زۆر ساد و سڕە، میدیای یەکێتی کەیسەکە تەقریبەن بەرە ئەوی ڕۆی لە کاتێکدا ڕووداوەشی بچووک نییە. سە بۆتان باز دەکەم لەسەر لایەک ئەو کارەکەی کە بچووک نییە. بەخێر بێن هاوڕێیان، چەند ڕۆژێک لەمەوبەر فەرماندەیەکی سەربازی یەکێتی نیشتیمانی کوردستان کە ئەندامی ئەنجومەنیشیان بوو لە ڕانیا تیرۆر کرا. بە دەماچەی کەتم لە ناو باخچەکەی خۆی بێ ئەوەی یانی وەکو بە ئاستی پێویست کاردانەوەی هەبیتن. ئەنە من بەڕاستی دوێنێ هەوڵمدا بۆیش نەم کرد، هەوڵ دەم نەگەیەک دوو بەرپرسی سەربازی یەکێتی دەڤەری ڕاپەڕین قسە بکەم، بەڵام دا ئەوە گەیشتمە قەنەعات هەم جواب نادەنەوە، هەمیش لە ڕووی ئەمنیەوە با ئێمە تێکەڵ نابین. هەندێک شت کۆم بۆ خۆم کەیسی خۆم وایە، یانی ئەتوو ناتوانی هەچەندە ڕۆژنامە نووس هەوڵ دەدا بچووکترین خەبەر وەربگری، یعنی ئەوە ئیشی وەکو دزێک هەوڵ دەدا، یعنی زۆر جاری وا هەیە مەجرای لێکۆڵینەوەکان ئەوە بکاتن. بەرحاڵ بۆ ئێوە وازم لێین ئەو زانیارانەی کە خڕبوویتەوە من دەمەوێت ئێستا لە بۆتان باس بکەم. هاوڕێیان کە نیازدەرگەڵەیی چەند جارشکە لەو 2 ساڵەی هەوڵی تیرۆری درایە و ئاگادار کرایتەوە. تەوان جارێک لە بن چیای چێوە ڕەشە من نازانم بەڕاستی، یعنی لە بنوێن دەردیارە ئێواران چتەوێن دەرو ئاگاداریان کردەوە کە تیمەکی پاراستن هەوڵی تیرۆرکردنی دەدەن، بۆیە ئەوەی تەرک کردیە. ئەو جارەی بڕیاریاندایە دوای چەند مانگەشکە بێن لە ناو ماڵ ژەهری بدەنێ لەبەر ئەی لە باغێک بووە، باغەکە مەتبەخەکەی یان ئەوەی زۆر نۆرمال بووە، هەوڵیاندایە لە ناوێنە ژەهری بدەنێت. دیارە لەوەش بە پێی زانیاریەکان دەستگای زانیاری ئاگاداریان کردەوە کە ئەوە بیتن، ئاگای لە خۆ بووە. تاوان کاک نیاز ئەوە بووە 6 پاسەوانی هەبووە، زۆربەی کە سوکاری و نزیکی خۆی بووە، بەڵام لەو چرکە ساتێک کەسی لەگەدانەوە کە تیرۆر کرایە. من هاوڕێیان مقەدیمەکە باز دەکەم. ئەوجا دیارەوە زانیاریە بەدەستە من گەیشتە، دەبێ بڵێم
مرد نییە 100% بیەوەک ئەوە هاوڕیان هاوکێشە ڕاضیاتی نییە زائیدێک حساب کردو زانیاریە بەدەستمان دەگا بۆ خۆتان دیتان دەیا ڕوودا و شت لێکۆن تا ئێستا ئەوەی ئۆلف پالمەی سوید یەکلا نەبوویتەوە چێ تیرۆری کردێت چێ تیرۆری نەکردێ بە ئەو مقدمەیە بڵێن دوای ئەو کەس لەسەر ئێمە ئەوە نییە بەڵام ئێمە زانیاریەوە سەر چاوانەی دەدەنەما بڕواکە لە چەندین قۆڵەوەیە تا گەیشتنە سەر ئەوە یعنی ئەوەش نییە یەک سەر چاوە و دوو بیتن دراسەمان کردیا و لێکۆڵینەوەمان کردیا کە پێشتر شەندەق ئەوسەمان کردێ بەر هەڵبێنەوە دوو جاری تر لە ماوەی ئەو 2 ساڵ و چەند مانگێک لەمەوبەر هەولی تیرۆری فەرماندەی سەربازی یەکێتی و ئەندامی ئەنجومەن زرار ببڕن نیاز دەرگەڵەیی هەبووە 2 جار فەشەلی هینایتەوە جاری سێم سەری گرتیە و ئەو کەسانەی تیرۆریان کردیە زۆرن بەشەیان جیرانە ئەو زانیارێ من هەمە بەڵام دەرەجە ئوولەکان نین یعنی مجریمە ڕقەمیەکەکان ئەوانەی تاوانبارن ئەوانەی هاریکارن زیاتر جیرانە تا ئێستاکە پاراستن کردیتی دەستگای پاراستنی پارتی و بەرپرسی بەشی بەرپرسی ڕاپەڕێ ئەوەی فازل مدیری ئاسایشی ڕانیەی پارتی پارتیەکێک هەرێکە ئەوەی خۆی هەیە ئاسایش خۆی هێشتان دوو ئیدارەیەکە تەواو نەبووە سەرپەرشتی کردیە ئەو سەرپەرشتی کردیە 5 کەس بوونە 5 کەس بوونە دوی لێیاندایە 3 لە دەرەوە پاسەوانیان کردیە هەر 5 ئەوانە کادری دەستگای دژە تیرۆری پارتی بوونە دەستگای دژە تیرۆری پارتی بوونە ڕزگاریش بوونە ئەوەی ئەم بزانم هەمویان ڕزگار بوونە تیمی پارتی دەرەجە یەک هەمویان ڕزگار بووینە و ئەوەی بزانم لە مەرگەی چوینە دوکان لە دوکان چوینە سلێمانی و کەرکووک و گەڕاینەوە هەولێرێ ئەو تیمەی جەریمەکەی کردیە بەڵام ئەوانەی هاریکاری کردیە کۆمەڵێک کەسن ژیرینە من باوڕیان ئەو قسانەیەم دەکەم مانایەوە نییە مطلقە ها هەم لە ئەوەکە بەڵام یعنی دراسەی زۆرم کردیە و ئێستاش دەینە سەر وردەکاریکە و دەرەجە دوو بەشەیان ژیرینە ئەوانەی هاریکار بوونە لە ماوەی ئەو ڕە تاوان ئەو تیرۆری ئەخیری چەند مانگە چی بردیە هەتا جێبەجێ کرایە باوڕیان ئەو ناوقەتی هەمومانی پساند ینی ئەوە نیە چرکە ساتی ئاخیر ڕۆژ دێن لێت دەدەن دراسە دەکرێ لێکۆڵینەوە دەکرێ یعنی چەند مانگێک دراست دەکەن دراسەیان کردیە ئەو جە چوونە جێبەجێیان کردیە کۆمەڵێک کەس کە هەن خزمی نزیکی شەهید نیازدەرگەڵەی دەڵێن جیرانە ژمارەکەش بەشەیان جیرانە و بەشێک بەردراینە پاسەوانی خۆی تێدایە خزمی نزیکی خۆی تێدایە بە ئافرەت و پیاوەتەوە ئەنجۆ خێزانەکەی نییە زانم چرکە ساتی یەکەم هەموو گوتیان خێزانێتی ئەو یم بزانم خێزانی نییە خێزانی پاسەوانیتی دەستگیر کراینەوە و لەوانەشۆ ئینتلاقی کردێزان ینی لە ملحەقەکاتە لە دەستی دووەکان ئەوانەی هاریکار بوونە لەوەیەوەیەکێتی کە تەناو بابەتەکە و زانیاریەکانی بە تەواوەتی بەدەستکەتیە کە لە ناوە خۆیان بەشەیان لە ناوە خۆیان بە پارەکردرای نازانم ئیتر کەسی نزیکی خۆشتی بەس دەرەجە ئولەی نییە مەسەن برا و خوشی ئەو شتانە بۆ ئەوی دەوەبی ئیتر لەولاترە من نامەوێ ئەخلاقیەن بە پێش و کۆچک تۆمەتەکە قورسە من ئەتوانم پاراستن تۆمەتبار بکەم ئەتوانم فازڵی ئاسایش مدیری ئاسایش ڕۆ بەس ناچمە ناو ئەگەنە ناوەکانیش دەزانم بەشەیان هەندێکیشیان بەربوونە و یەکێتی لێکۆڵینەوەی وایە وردەکە پاڤل ئاگادارە و بڕیارە بیاهینە سە تەلەڤیزیۆنی بەشەیان وەکو ئەوەیەک دوای تەوابوونی لێکۆڵینەوەکان دوای تەوابوونی لەو تاوان ئەو شتانەیە من دەڵێم هیچی لەوانە ئەوە نییە زۆر نهێنیبی یعنی برێم تەسی لەسەر مەزرای تحقیق دەکات دوای ئەوە من ڕۆژنامە نووسین بەڕاستی گرنگ هەموو حتامان لە لایڤی چەند ڕۆژنامەوەبەریش باسمان کرد ئەو تیرۆرە لە تیرۆری پارتی دیموکراتی کوردستان و پاراستن دەرەچی ئینتقامیە دوو گولەی لێ درایە لە مێشتی درایە سێوە بزانم دووشی لەسە سینجی دانرایە بەخێر بێن ناوڕێیان بەخێر بێن بە هیوام بەڕێزەوەشت بنووسن زائیدەن تووڕەبوونێکی مەسعودی لە کتابەکەی دیارە کەسە دێنە سەر ئەوەش
ئەو تیمەکی مدرب کرایە ماوەیەکی زۆرە چاودێریان کردیە و ئەخیری سەرکەوتوو بوونەوە بەڵام ئیترێشێتی سۆر دەیزانی لە دوینە یعنی بەڕاستی هەم بە خۆشی یعنی کەم و کورتی لە خۆشی دابووە کە هەم سۆر زانیتی چاریتر ئاگادار کرایتەوە کاچی من لێت دەدەن و بە خۆی بڕیاروا بۆ یەک دوو ڕۆژ بەر لەوەی تیرۆری بکەن وەڵامی مەسعود بارزانی بداتەوە ئەوەش دەقیقم لای خەڵک باسی کردیە چ وەڵامی دەدەمەوە و ئاگادار کرایتەوە کە پرۆسەی لە ناوبردنی هەیە ئیتر بەڵام ئیتر جێبەجێ خەمسادێکی زۆر لە یەکێتی لەویشدا هەیە مەسعود بارزانی هاوڕێیان خاڵشکە بڵێم مەسعود بارزانی بەخۆی یەک دوو ساڵە سەرپەرشتی مەلەفی پاراستنی یەکێتی دەکات ینی هەموو ئەو کەیسانەی لە پاراستن سەر بە یەکێتی بی لە کڕینی ئەندامەکانیان لە هەوڵی تیرۆر لە مەسەلەن لێدانیان بەخۆی سەرپەرشتی دەکات و ئەو زۆرە چالاک ئەو زۆرە تیرۆر و گرتنانە بۆ زانیاریتان من ئەو زانیارانەی هەمە هیچ بەرپرسەکی ئەمنی وەزارەتی ناوەخۆ لە پاراستن ناتوان بڕیار بدەن ئەگەر مەسعود بارزانی وەیسی ئەبێ هەرسێکیان تەقریبەن لە زۆربەی متفق بن ئەوزە تیرۆر بکرێت ئەوزە بژیرێ ئەوزە بەربدرێ هەتا شێروانوانیش مەسعود بارزانی بەری دەدا کە بڕوا بکە مەسعودیش تەدەخل پێی گوتیێت ئەمن بەخۆم ئەو زارەی 150-60 کرد بەس زیاتر ئەمن بڕیار دەم کەی بەریان بدەم یعنی محکەمە و شت ئەوە نییە هەر بۆ زانیاریتان ێستا شتێکی خۆش دڵخۆشکەر دڵخۆشکەری چیانە مجەڕەت دیندار زێباری لێ دوایین دەدادگاکان سەربەخۆنان نێچیروان بارزانی گومانێکی گەورەی خستە سەر گوتی لەژێر ئەوەی سیاسیدایە ئەوە تحولە ینی نێچیر بینم غیرەتی دەجوو لێ جار بەجار بەرحاڵ مەسعود بارزانی بەخۆی سەرپەرشتیاری ڕقەمیەکی بەڕێی من ئەو کەیسە بووە و حتا یەک خاڵی زۆر گرنگ هەیە مەسعود بارزانی ئەو کتابەی یەک دوو مانگ نییە ئەوە فترەی 96 یەک دوو ساڵ لەمەوبەرە بەلای کەم ساڵێک زیاتر لەمەوبەرە مەسعود ئەو کتابەی دەرکردیە و لەو کتابەی ئەگەر یەکێتی ئەوە بی دەتوان شکایەت لە مەسعود بارزانی بکەن لەبەر ئەوەی تەحریس و یعنی بەڵگەی تەواو لە دەستە کە مەسعود بارزانی جگەرەوەی سۆرۆک حیزبە سۆرۆک پاراستن بووە حزبەکەی لەو شتە بووە و بەخۆشی لە کتابەکەی یعنی شێوەیەک لە تەحریزبوونی پێوە دیارە کە دەتوانێت من نازانم لە ڕووی قانونی چکۆ کەسێکی سادە نییە شتێکی نووسی بۆ مەسعود بارزانیە نووسین ئەوانەیەوان هەمووەکو بەڵگە و دۆکۆمنت و شاهیددان ئەوە دەکرێت یەکێتی دەتوانی و بنەماڵەی شەهید نیازەگەڵێتوان هەر بەس لەسەوەی شکاتی بکەن بە جددی معنی ئەوە یەکێک لەو ئەوانە دەبی مەلەفەک بی کە ئەوە بی ئەو زانیاریانە تا ئێستا ئەوە زانیاریەکانیە ئەوەندەی ئەمن زانیتم 100 بارەی دەکەمەوە ئەگەر هەیە کۆی ئەو شتانە ڕاست نەبی بەڵام ئەمن بزانم ڕاستە چکو هەم شێوەی تیرۆرکردنەکەی هەم کتابەکەی هەم ئەو گورزاتە ئەناوڕیان بۆ ئەوەی برزان ئەو خاڵەمان لە بیرچوو بۆچ تیرۆریان کرد خاڵی هەرە جەوەری ئەو بووە لە ساڵی بەر لە 96 لە مانجی ئاب کە یەکێتی لەگە ئێران تەسیقی کرد ئەوە سەرپەرشتی جەبهەیەکی لای ڕواندز و منطقەی دەرگەڵە و ئەوانەی دەکرد بەدی هێشت و تەسلیم یەکێتی کرد یعنی چۆ پارتی بوو یەکێتی بوو بۆ پارتی لە پارتی بۆ یەکێتی ئیتر خەڵکێکی زۆری پارتی سەگدار و پێشمەرگەی کوژرا بە دیلگیرە و بەشێکیان لەسەر چیا خۆیان فرێدا ئەڵێ 28 کەس هەر لەسەر چیا خۆی فرێدایە بەشێک زۆریشیان بارزانی بوونە ئیتر مەسعود بارزانی ئەو قینەی زۆر لە دڵ بووە بەر لێبوردنەکەی نەکەت یعنی کێستەمە دێنە سەر ئەو خاڵاش یعنی ئەو شکستی هەرە گەورەی کە بۆ هۆکارێک لە هۆکارەکانی کە جارەکەی تریش باسمان کرد سیویەکی ئاب ڕووبدا یعنی پێشتر پارتیبان ئەڵێ یعنی ئەوە هۆکار بوو ئەمە هەمومان دەزانین پارتی پێشتریش تەسیقی لەگە بەعسە بوو بەڵام ئەوەی کرد کە شەرمەکە بشە دوای ئەوەی لەو جەم دۆڕە یەکێتی ئێرانی هینا یەکێتیش ئێرانی هینا خۆمە هەمومان لە هەولێر بووین دیموکرات هەڵات و چوونە کۆیەوە بەخۆم 2 سەعات لقاءم لەگەریان کرد بەداخەوە هەموو 1-2 ساڵ چەند ساڵێک لەمەوبەر ڤیدیۆکەم فۆتا
يعني هراتن بس أو بيشتي عقداري كردنو هرين لولا سجا شاهدي كرد لولا سو بديمقراط وأنا قلت هرين إيران دي أو بوعت كوي وبخو تنزاني أوانش بالمقابل هاريكاريان كرد زرار درقلي نياز درقلي ببورن نياز درقلي أوي كرد لقب إيش التنسيق كرد سهية لسوي صد پێشمەرگەی پارتی کە بەشیان پێشمەرگەی کۆنی پارتی بوونا لەو شەڕی یان بەدیر گیراینە یان گولە باران کراینە یانە سەچیا خۆیان فرێدایە زەربەشی زۆر گەورە بۆ هەمومان من بۆ خۆم لە بیرمە پارتی یعنی لە ئیزاعەکەی زۆر پێتێک چوو هەراوریاجی زۆری کرد هاوڕێیان خاڵەشی کە با بێنە سەری کە باس بکەین تەعان ئەوەندە زانیارە لەکنە من هەیە دەکرێت زیاتر بی کەمتر بی و دەکرێت کۆی ئەوانە سەد بارەی بکەم ئەوم نەک لە متەڕەدیدیە چکو ئیخباری بەدەست ئێمە دەگەم مەرج نییە هاوڕێیان وەکو گوتم هاوچی شێ ڕاضیاتی بۆ هەندێک کەس دەبینیم بە مطلقی قسە دەکە وەڵی کاکە جان دەیان کەسە بووە ئەمری ئەدامی لۆ دەرچووە ئەدام کرا دای ئەوە دەرکەوتێ هیچ ئەسڵ و ئەساسینە بۆ فەقیری و جەریمەی نەکردیە یان لەو هەندە تیرۆری سیاسی ئێمە ئێستا ڕۆژانە لە ناو ئەو شتانە دەبینین زاریوە تەقیمەکان دروست نییە بەڵام ئەوە هەم شێوەی تیرۆرکردنەکە هەم کتابەکەی مەسعود بارزانی هەم ئەوە هەموو ئیشپات دەکات لەسەر پاراستنە بەڵام یەکێتیش با بڵێن زۆر خەمسات بوو هەم لە بەیاننامەکەی پاڤێل تاڵەبانی کە وشەی شەهیدی بەکارهێنا وشەی تیرۆریشی بەکارهێنابوو داوای دەستگیرکردن و بە بکەری بە پەلەی ئەوەی نەکرد بوو بەیاننامەی مەکتەب سیاسی و خەمسادی لە بواری میدیایی ئەوانە هەموو بە میدیایی چێتیوە دیارە کە خاڵەکە بەڵام گوایە دەیانهینە سەر تەلەڤیزیۆن و شتەکەی ئەلان دەکەن هاوڕێیان خاڵش کە بابێن لەگە مەسعود بارزانی بەڕاستی سکۆ زاهیرێژی زۆر مەترسیدارە مەسعود دەستیدایە ئەوانەی زەربەیان لێدایە لە شەڕی ناوخۆ یان ڕقی لێیان دەبتەوە تەسفیان بکات چکواندا کەسەیە قسە و قسانە دەکەن من نازانم ئەوی ناوی لەو کتابەی مەسعودی هەیە لی دەدەن لە شەڕی ناوخۆی کردبی مسعود بارزانی بە ئەمە باز بکەین ئەگەر مەوزوع انتقامە باشە خۆ جاش و ئەمنەکانی بەعس ملەتەچان ئەنفال و ئیبادە کرد بە شەرەف ئاورا لە بۆمنی هەموو ئێمە ئەوانی لە چاک بووین دەیانی وەکو نەزار خەزرەجی و سوڵتان هاشم و ئەوانە خۆ سەبقاتی نیاز دەرگەڵەی ئەگە جەریمەشی یعنی مەسەڵەن ئەو خیانەتەی لەگەڵ پارتی کردی ئەوانە خائینی نیشتیمانی گەورە بوون کوردیان ئیبادە کرد بە خۆت و بە جەلال تاڵەبانی هەموو دیفاعتان لێکردن و دژی گەورەترین دادگای ئەوروپا ڕاوەستانەوە دژی دادگایی سەدان سەرۆک جاش ڕاوەستانەوە کە دەستیان سوورە بە هەزاران و بەدەیان هەزار تێکۆشەری ئەو میلەتەی و دژی شۆڕشی کورد بوون مەسعود بارزانی چەندت وا کوشتیە بەجددی ماگەرە تو مەسەلە ئینتقامە و گورزە و ئەوەیە باشە لۆ نەماندی ڕۆژێک دوو سەرۆک جاش ئاوە بیکەی بڵە ئەوانەی بە میزاجی خۆت کە پێ دوایە زەڕبەی لێدایە مەسعود بارزانی ئەگەر بەو چاوە بێتن وەکو گوتم چێ بارزانەکانی ئەو کرد ئەدهەم بارزانی ئامۆزات کە لە پەرلەمانتار بوو هەر نستاوە لە پەرلەمان گوتی شێروان حەیدەری دەستی لە نازانم دەستی هەیە لە دوانی دایەکە لە عەمەلیە ئەنفالی بارزانیەکان ئەوە چ کرد کەچی نەک ئەوە کردتە گەورە کچەکەش ئێستا کردتە بەرپرسی باڵا ئەوانەی هەگوایە 8,000 بارزانیان ئەنفال کردیە مەسعود بارزانی ئەگەر بەو ئەوە بێت کۆ زاهیرێکی زۆر خەتەرە هاوڕێیان ها پارتی وێچێتی بیر لە تەسفیەکردنی یەکتر و ئەوە لە شەڕی ناوەخۆوای کردیە ئەگەوە بێ مەسعود بارزانی ئەگە بێتە سەر ئەوە چێ ئەوەی سەد چەکداری پێشمەرگەی هەرە دیاری سەربازی یەکێتی بەدیری کەتە بەردەست لەسەر شەرەفی خۆیان تەسلیم کرد بەشی زۆریان تا ئێستا مەیتیشی نادەیەوە گولە بارانتان کرد بەیاننامەتان دەرکرد گوتە هیچ نما بەدیری تەسلیم بوو مەسعود بارزانی ئەگەر بەو ئیتزاهانە بێ پێش دەیان جەریمەی وەکو ماڵی فاخیر مێرگە سۆری بەدیلی لە زیندان لەگەر تاموو تەسفیەتان کردن ماڵی ئەوانەی برادرانی قەندیل لەنەوە هەفت سوورچیەکان دەیان لەو شتانە یعنی چی حەقی خۆی سەدان تاوان کە تو بە خۆت سەرپەرشتی لە 68ەوە تیرۆری سیاسی و کۆمەڵکوژی و ئەوانەتان کردیە لەو شەڕەشدا بە خۆت و جەلال تاڵەبانی قانونی و ئەخلاقی تاوانباری ڕەقەمیەکن لەو کەسە ئەگەر دەی نیاز دەرگەڵەی لەسەر ئەوەی زەربەچی لێدایە مەسەڵەن ئەگەر دەی تەسفیە دەکەی ئێ باشە ئەگەر تەسفیە دەکەی ئێ باشە خۆ
حزبەکەی توش کەمی نەکردە لەگە یەکێتی ڕاستە یەکێتی زۆری کرد بەڵام هەدیەتو چت کرد لەوە توش حەسەن کوێستانی کۆمەڵێک لەوەت ئەگەر بە هەندێبی دەگەلێ نەدا شەهید نەکرد بە نمونە لۆ ئەگەر بەو شتانەدا بچیەوە دەیان و سەدان تاوانبار لە بینەی نییە کە بکەوێ دوێ بەڵام لە هەمووی سەخافەت دراوڕیان وەرە ئەو حزبی بەعسەی کوردی ئەنفال و چیمیا باران کرد عزە دووری لە هەولێرێ مرد تێم دەگەی زاوای سەدامی لە هەولێرێ مرد پرتی بەعسیە لە کوردستانە هەرچی کوردی ئەنفال کردێ لە کوردستانە بڕۆ ئەو حەنکاوە گەڕەکی وەزیران یەک دوو گەڕەشکێ پڕی لەو بەعسیانەیە مەسعود بەزان چێ لەوانە ئەوانە بادی مایان شەهید کردێ برای مایان شەهید کردێ خزمی ئێمەیان نەتەوەیەکیان قڕ کرد چێ لە دوو ئەوانە بڕواتن ئەگەر بە دوو ئەوانەدا دەڕۆی دە ئەو دەبلمڕالیەت چییە مستەفای سەید قادر لە بەقەت نیاز دەرگەڵەیی تاوانی ئەگەر بە هەندێک کردیتە جێگیری سەرۆکی هەرێم و دۆستەچی خۆتانە بەجددیمە لۆ بە ئەوە نەکەین ناڵی کۆسر ڕەسوول بە پێم وایە درۆیە ئەوەی ئەمن بزانم کۆمەڵکوژی زاخۆ دوور نزیک ڕەبتی بە کۆسرت نەبووە بەس کاچ خۆم 10 ساڵ کردە جێگیری سەرۆکی هەرێم هەتا ئێستاش ئەمری ئەدامەکەت ئەلغا نەکردەوە یعنی دەیان و سەدان نمونە هەیە ئەگەر بەو چاوە بیتن مەسعود بارزانی و ئەتوو ئەگە دەست بدێ ئیتر بێگومانیشە تیش دەزەداتێەوە دەست بە شەڕی ناوە خۆ دەکرێەوە ئەوە زۆر خەتەرە هاوڕێیان بە جددیمە ینی مەسعود ئێستا ئەوەیم بزانم پاراستن لیچی تر لە ئێستادا تیرۆر لە ناو هەولێر دهۆک ناکەن لە سلێمانی دەکەن و ڕەنگی لە ئەوروپاشە بەرامبەر ئێمە دووبارەی بکەنەوە بەڵام لە ناو ئەوەی نایکە لە ئێستادا ئەوە بەرنامەیانە ئیتر ئەوە تو ئەگەر دەست دەبوو کارتێک بردرایە بەڕاستی خەتەرە هاوڕێیان دوای ئەوە تو لەو وەزعەی یعنی کلک و باڵتان کرایە بەخۆ بەیەکێتی یعنی مەعاشتان پێ نادرێ ئاو نییە کارەبا نییە حکوومەتی هەرێم بوویتە قەشمەر هیچ سنگتان نمایە ئەوە چییە لەولا تیرۆر دەکەن لەولا ڕۆژنامەنووس شێروان و گوهداری بەرنادەن تخوا یەکێک لەو ئەزمە بێت تۆ بزانە لە سەرە مەرگن بەڵام لۆجیانی خەڵک لۆجیانیشتە شەخسەکان کە قینیان لێیە بەردەوامن ئەو قینە ئێستاژە شێروان و لە گۆهداریان هەیە بەری نادەن تا پڕەک ئی سەردەمی مەلیچیە مەلیچی تەقەی پێ نەکرێ ئەو کوڕە بە سەماتی نییە بەری نادەکە غرامەی 60,000 یعنی ئەوە لەسەر مەرگن ئەوە خەریکی تەسیێن دەڵێن مەسعود بارزان ئەتا دەمریتن گوتی بە هەندێک لەو شتانە بکە تۆڵەی خۆی دەکاتەوە گوایە ئێگە تۆڵەی بکاتەوە مەسعود بارزانی کەس نا 100,000 گوت 3 برام و 8,000 بارزانیە هەموو بەعسەکانیشت لەبەر چاوی ئێمە لە هەولێرەدانایە ئەوانەی یەک نەتەوەیان قەر کرد یەک نەتەوەش پڕ لە زوخاو ژیانمان بردە سەری هەموو عمری گەنجی لە زیندان بوو ترس و لەرزی بەعس ئێستاش گیانی هەموماندا هەیە هاوڕێیان بەدەیان 1000 کورد ئەدام کرا لە ناو عەنکاوە لە ڕاقیترین کورکاکە بڕۆن ببرسنەگە عزە دووری ئێستا لە عەنکاوەی نەبی وەڵڵا قسە لەسەوەی هەیە خودی گۆڕی سەدام لە هەولێرە قسە هەیە ئەمە دەقیق نیم ڕەغت دێتە هەولێر هەرچی بەعسیە ئامۆزاکانی تەحەدا دەکەم مەسعود بارزانێک ئامۆزاکانی عەلی حەسەن مەجید لە بن پیری تو نەبن ئامۆزاکانی عەلی چیمیایی باشە بە جددیمە یعنی ئەو میلەتا تا کەنجینێ هەر یەک کەرەستەوە وەرەوە لەسەر مردندان لەسەر ڕوخاندان لە بڕی ئەوەی کچک ئینفتاع بکەن لەگەڵ خەڵکە بن قەت قینیان لە شێروان و گوهدار نابی قینیان لەوانە نابی کە ئەزیەتیاندانە بەس بیر لەوە دەکەنەوە 33 ساڵیان بڕی پرۆژەی نیشتیمانیان نەبوو دوو لەو ئەوروپای دوو ئیژرە بۆ کورد بکەن دوو زبدی ئەو مجریمانەی گەلەکەی کەم بەس لەو مجریمە شەخسیەکانیان ئەوانەی زەربەی شەخسیان لێدانە ئەوانەی زەربەی حزبیان لێدانە بزانە چۆن دەست لە بۆ هەموو کارتێک دەبن کە بێگومان پاڤێل و یەکێتیش کاکە ئەوانش دەست دەکەن وەڵا بزانتە گەورەی دەکەن ئەوانش وەکو بەهەر هیچ نەبی بەرامبەر هاوکارجافی دای دەنێن ئێ باشە بۆ میلەتێ خەریکی ئەو مۆزوعی دەکەن وەلەو وەختەیان گوت تەواو کە گوتتان تەواو سڵحتان کرد بابان گوت لە 300 فەوج ئەڤوو بوون چیە دێنە ناو یەکتری بە جددیمە چیە دێن تۆ 300 سەرۆک جاش سەدان مەفرەزە خاسە هەزاران راپۆرت نووسی بەعس دەی خۆشببووی ئێستا دەی
دەکەوێت دوو گیانی ئەوانە تخواوەوە لە عملە و عمرێشدا يعني إنسان تأسف ده وعاريان ده زاني لو من هي دري لي أنقرب كل باب ما شو شنقو بيننا صار لما نقول بالي بدن بس دعاء أوديت ما تكار ساعتك رويدا زيلي شيء سكان ديت يا شيء سوتشار وشيء تكار ساعتك رويدا قد دعاء شر مكان قد دعاء شر مكان بس أوانا هو كارده بالنبو تقينوي الشر كان وأتزوكان لبارك ديالو أوانا تبي بيش بشر بجيلت بله لو روحانیان بله لو دادگاهیان بس نگلو شری یکتریان کسیان یکتریان پیل ناناسی ایران و ترکیه لیان نگر کسیان ناوزی برحال هاوریان هاوریان نه هاتین توان جای اوجر را بگرنو پارتی کردیتی اوزانیاران لای من هی پیش کس بینو پنجشان قطار بینو ولام ساده رو برای اوانی کاری تیرو رکن کردی اوانی جیراینا و من نازان رنگ بی اساسی کان شبن جیرابن امن نزانم زانیاری یعنی چیتی با خوی دوای او که بالام جنی تدایا بازوکو گوتن خوشکو براکانی نیا جنکانی نیا چکو بازم دو خزانیه کسی درزه دوای خوشکو برا او کان کی اخلاقی من ناتوانم شش پاس خمس ساعته چی زور بخوی و بو و به هیواش نیر رابستی او نوع تصفیاتانه چکو آوابیت دوی کباب پارتیش دیان زری میگوچی مثلا مسؤولة كان أوش لبند صلاتي أوش تسبيح ذكات يتلو مع بني دهن دوزعك على صدبي هاري أمنا وهم هون زانيا رم هبو أو زاريس قصر سيز بابا تشكن هاكم نصر رأيان دبرادر كيسي نياز در قلي أو يا خالي جرنجيش كرب بورنا تلبير من السوا تصور ذا كان نيوي خزمي نياز در قلي لا أونا الصورة أمز أو برازا كاني كرمان زو مالي عزت سليمان بقو درقلي اواننا نوي رابون تازيه دابني نوي رابون بنا مالكان يعني لسوران يكس يعني نوي رابون تازيه وقربان غي دابني لترسي بارتي ولا تو سياسة وحزب ودلي بكا نوي لي قربان غي هيز دروز بكريت وآزاد زندياني نوي رابو كيا هاوڕێوی سەنگەر و خەبات و تێکۆشانە نەوێرا بووستە تازەکەش فێلی برای نردبوو زۆربەی هیچ پارتێک نەوێرایە بستە تازەکەشی بۆ زانیاریتە ئەوش خاڵەکە چاوو بە بیرماتەوە یعنی یەکەچیان نەوێرابوون بچین دنیای سیاسەتی ئێمە چەند قێزەوەنە هاوڕێیان هەتا دوێنێ یەکتریان دەکوشت ئێستاش هەر بە چاوی یعنی پارتی وێشێتی دوژمنن بەڵام بڕۆ لەو هەولێرە و لەو سلێمانیەش پڕی عەرەبە عربي بأسي بري طلعاته بري ميته بلام آوة تازيك ترن لبويان يبتسن صدانيك كاتش خوش